ماوەیەکە لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان هێرشی ناڕەوا دەکرێتە سەر مامۆستایان و زانایانی ئاینی. تاریک بینانە دەیانەوێت مامۆستایانی ئاینی ناشرین بکرێت. ڕۆشنبیران و هاوڵاتیانی ژەموو ئەو تۆمەتانە ڕەتدەکەنەوە و مامۆستایانی ئاینی بە ڕۆشنکەرەوە و ڕێنیشاندەری تاکی کۆمەڵگا دەزانن. لە بەرامبەر ئەم پەیامی مزگەوتەدا پێم وایە ئەو هێرش و توندانشی کە بەرامبەر بە زانایانی ئاینی ئەکرێ زۆرینەی باگراوەندە خراپەکەیە کە بەرامبەر مامۆستایانی ئاینی بەکارێنێت نەک کەسەکان خودی خۆیان بڵێ زانایانی ئاینی وەکو ئینسانی کە ئەوانش مرۆڤن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام کل بنی آدم خەطا و خەیری خەطائین تەوابون، یعنی هەموو بەنی ئادەمێ شانی هەڵەکردنە کەواتە زانایانی ئاینی بێ قیادەیە بێ کەسێکی ئاسایی بێ هەر هەڵەیەکە. بەڵام گرنگەوەیە لە سۆشیال میدیا چۆن ئەم زمانانە بەکاردێنین، چکۆ ئەم زمانانە کاتی بەکارێن ئەبێتە کەلتور ئەبێتە نەرید لە ناو خەڵکە بۆی ئەسڵوا ئینسان بتوانێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خۆیان بکە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی دەڵێت مامۆستایان و زانایانی ئیسلام خزمەتکاری میلەتن، هەم بۆ دین و هەم بۆ ژینی خەڵکی و ناکرێت بۆ شێوەیەش زانایانی ئاینی لەکەدار بکرێت و پێویستە هەمووان ئاگایان لە خۆیان بێت. مامۆستایانی ئاینی خزمەتکاری میلەتن، هەم بۆ دین و هەم بۆ ژینی خەڵکی، هەر لە منداڵیە و هەتاکو ناوگۆڕ ئەوەتانیان لە خزمەتی هاونیشتمانیان و خزمەتی خەڵکیدا. و ئەگەر خوا نەخواستە کەم و کۆڕی نوقسانێکیش ببێ مامۆستایانی ئاینی شەر بە هەمان شێوە بەشەر و ئینسانن، ئەکرێ ئینسان هەڵە و شتی لێوە بەدەربکەوێ، بەڵام ناکرێ زیاد لە حەد گەورە بکرێ و بە فرسەت و بە هەل بقۆزرێتەوە هەتاکو زیاتر کەسایەتی مامۆستایانی ئاینی لەکەدار بکرێ و زیاتر لە مزگەوت و لە میحراب بدرێت. مزگەوت ماڵی ئارامیە، مزگەوت قوتابخانەی پێگەیاندنی زانایانە. زانانی ئاینی لە ڕێگەی مینبەر و وتارەکانیانەوە هەمیشە پەیامی ئاشتی و هۆشیاری ئاینی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی دەگەیەنن. مامۆستایانی ئاینی لە ڕێزگرتن و خۆشەویستی لە نێوان خێزانەکان ڕۆڵی بەرچاویان بینیوە و زیاتر ئەولیان داوە گەنجان لە خوی خراپ و لادان و تونند و تیژی بپارێزن. بەڵام ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیانەوێت پێگەی مامۆستایانی ئاینی تێک بدەن و لاوازی بکەن. دوژمنانی مێزەر و مزگەوت و ئیسلام بێباکن خەریکی ئاویشتنی بەردێکن کە دوجار سەری خۆیانی پێدەشکێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.